پیشەوەرانی ناوچەی تانجەڕۆ و هوانە بەهۆی تاپۆ نەکردنی دوکانەکانیان و زیادکردنی پارەی ساڵانە لەسەریان لە 90,000 دینارۆ بۆ 850,000 دیناری ساڵانە داوای چارەسەری بەپەلە دەکەن. ئەوان دەڵێن لە سەردەمی حاکم قادر سەرۆکی شارەوانی ئەو کاتەی سلێمانی بەزارەکی بەڵێنیان پێدرا دوکانەکانی بازاری سعید تاقۆیی چۆڵ بکەن لە ناوچەی تانجەڕۆ زەویان پێدەدرێت و دوای 15 ساڵیش زەوی دوکانەکان دەبێت بەی خۆیان، بەڵام دەڵێن هەم دوکانەکانیان لەدەستچوو هەم ئێرەشیان خەریکە لەدەست دەچێت. ئەو مدێت تەواو بوو پارساڵ ئێمە عقدەکەمان تەواو بوو لەگەڵ شارەوانیا سێرەگەین عقدێکی باتڵیان دروست کردووە زەختێکی زۆر لەسەر پیشەوەر دروستەکە پیشەوەریش ناتوانێت ئیلتیزام کا بۆ عقدەی ئەوانە لەبەرکە 1 بۆ 2 ساڵ تازەی کردووە دوو کرێکەی زۆر زیاد کردووە سێ ناتکا بە ساحێبی ئەم دیواری کە من دروستم کردووە ئەو عەرزێکی قڕاویەوە بە من بینایەکم تیا کردووە تیامانە هەبووە خانووی خۆی بۆ فرۆشتەوە تیامانە هەبووە لە دەمی مناڵەکانی گرتوتەوە ئەم شتانێک پێ کردووە ئەمڕۆ شارەوانی پێت ئەڵێ من ساحێبی ئەم بینایم بەپێی ئەم عقدە بۆیە ئێمە ناچینە ژێر ئەو باری عقدەوە. ئێمە کرێکەمان ساڵانە 90,000 بۆی کردوین بە 850,000 یعنی بڕوایت بێ چەندین حاکم کۆ بکەیتەوە ناتوانێت ئەم مەوزوعە چۆن داتاشێ ئەمان بە دوو کەلیمە یەکسەر کردیان بە 850,000 لە ساڵەکە لە هەموو لایەکەوە چڕنقمان لێگرن لە هەموو لایەکەوە کارێکیان بەسەر ئەم خەڵکەیە هێناوە نەپەرژێتە سەر ئەوەی کەوا ئیسراحەت بکە ئیسراحەتیان لەبەر هەڵگرتوین. پەرلەمانتارێکی عێراق لە لیژنەی پیشەسازی دەڵێت گرفتی ئەو پیشەوەرانە لەگەڵ لانە پەیوەنددارەکانی عێراق یەکلایی دەکەنەوە و هەوڵ دەدرێت کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت. کۆمەڵێک یەکەم مۆزوع ئەوەی کە تاپۆنەکردنەکەی خۆی بۆ خۆی کێشەی سەرەکیە لە مودەی ڕابردووە ئەمەی کە پارەی قوتعی هەڵواسینی ڕکلامی خۆیانیان ناونیشانی شوێنەکانیان کێشەی کارەبا و حتەی کارەبا کێشەیەوەی کە ئەکرێت بەکرێوە کرێکەی لە 500 دینار بکرێت بە 4,000 بۆ مەترێک یان ێمانە هەمووی کێشن کە ئەمە دواتر دوای مناقەشەکانمان کۆمەڵی خاڵ داواکاریەکان ئەنووسێت و لەسەر ئەو داواکاریانە ئێمە ئیشی سەرەکیەکەین و کۆبنەوەکانمان بەردەوامەکەین. ئەمە قرار بووە کە بکرێت بەناوێنەوە گوتم کە هاتوون لێرە خۆیان دروستیان کردو خۆیان بنیاتیان ناوە زەوی بۆ خۆیان بنیاتیان ناوە باشە کە بنیاتیان ناوە بە نیەتی ئەوەی کە بۆ هەمیشەیی بۆ خۆیان بێت و عقدەکەیان کە مودەی ڕابردوو بۆ دوای بەو شێوەیە بووە بە نووسرا و بەداخەوە کە تاکوێسە لە بەردەست نییە بۆیان بەڵام بەڵێنەکان وا بۆ کە دوای 15 ساڵ تاپۆ بکرێت لەسەریان. لێرە نزیکەی 10,000 خێزان نانیان لەسەر ئەم کار و پیشەیەیە 195 پابندی ئەو بڕیارەی شارەوانی نەبوون و چاڕوانی ئەوەن بزانن چیان بۆ دەکرێت. بەشێکی دوکانەکانیش لەبەر بڕیارەکانی سەپاندنی باج و بڕیاری تاپۆنەکردنی دوکانەکانیان داخراون. پیشەوەران دەڵێن لە هەموو لایەکەوە چڕنوکیان لێ دەگەن و ناهێڵن ئەو کار و کاسبیەکەمەی کەماویشە بەبێ دروستکردنی گرفت ئەنجامی بدەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.